بله اما وگرنه سر هنک پرسیاران جه دنیا بکن کو بگمان دناف شهر دا بویه دناف جبهه شهر دیتیه گلک پرسیارایش دکاره برسر بده دنیا من بری نه من اویجی پرسکر کامبیجی تدید من پرسکر کو دست کفتین روسیا چو بیاد تو وکر روزنامه‌وانی که چند جاره چو برای دست کفتین 1 سال شهر با اوکراینیا و روسیا چه هبویه بێگومان بێدەستکەوت نەبووە بە تایبەتی بۆ رووسیا دەزانین کە 24 دوی 2022 کاتێک کە رووسیا هێرشی کردە سەرخاکی ئۆکراینە لە باکوور لە ڕۆژهەڵات و لە باشوور یعنی لە هەموو لایەنێکەوە هێرشی بردە سەرخاکی ئۆکراینە بەڵام تەوەقۆی ئەوەی ناکرد کە لە ماوەی ئەو چەند مانگەدا بەو شێوازە پاشەکشیان پێ بکرێت بە تایبەتی لە بەشی پارێزگای کیف یعنی بەپێ ئەو شتانە کە هەبوو ئێمە لەوێ ئەماندی رووسیا پێشبینی ئەوەی کردبوو کە لە ماوەی 3 ڕۆژدا بتوانێت ئۆکراین کۆنتترۆل بکە هەمووی و بەپێ ئەو قاعدەیە کە بۆ خۆی دانابوو سەر و کۆمار بگۆڕێەوە سیستەمی ئۆکراین ئەو جۆرە کە ئەو ئەوێ بەڕێوەی ببە بەڵام لە پاش 1 مانگ زانی کە بەو شێوازە نابێ پاشەکشەیان پێکرا لە پارێزگای کێف و بە تایبەتی لە پاکوور بەڵام ئێستا کە ساڵێکی لێ دەرباز بووە لەم شەڕە ئێمە دەبینین کە بەشێکی بەرچاو لە ڕۆژهەڵات و باشووری ئۆکراینای کۆنتترۆل کردووە یعنی زۆر کەس ئەم پرسیارە ئەکا پێی وایە کە ئەمە شەڕێکە کە تەنیا یعنی هەردوولا لە یەکدی دەدەن دەستکەوتی نەبووە بەڵام بەپێ ئەو داتۆزانیاریانە کە من لە ماوەی ئەو چەندجارە سەردانم کە بۆ ئۆکراینیا هەبوو کۆم کردەوە لەگەڵ لایەنی فەرمی لەگەڵ بەرپرسان و خەڵکی ناوچەکە قسەم کرد بە ئاشکرا دیارە کە بۆ نمونە پێش وەختە رووسیاوە دیاری کردبوو کە لە بەشی ڕۆژهەڵات لە هەرێمەکانی دۆنباس دۆنێسک و لۆهانسک بتوانێت ئەو شارانەی کە پێشتریش لە ساڵی 2014 خەڵک هاوکاریان کردبوو یعنی لەگەڵ ئەوان بوون کاتێک بوو کە کریمیا کۆنتترۆل کرا ئەو هەرێمانش جیا بکرێتەوە دیارە ئەو کات ئەم شتە ڕووی نەدا بەڵام ئێستا دەتوانم پێت بڵێم بەلانی کەم لە 96 هەرێمی لۆهانسک بەدەست هێزەکانی رووسیەوەیە لە 60 هەرێمی دۆنێسک بەدەست هێزەکانی رووسیەوەیە و ئێستا دەزانین کەەوە 7 مانگە شەڕێکی بەردەوام و چڕ لە باخموتە كواتا ببورة الدنيا خريطة هيك معناها خريطة أو مش ميدان شهر لسه أو خريطة باب برادراني من أو خريطة حوالي ما أو خريطة أنا بدن الدنيا أنا لفي دريدا ميدان الشهر بجوجيك وروسيا جيرتنا بتايبتي ڕاستە ئێستا کە دیارە کریمیا هەروەک باسم کرد لە ساڵی 2014 و کۆنتترۆل کرابوو خێرسۆن لە مانگی 2 ساڵی ڕابردوو تا مانگی 11 بەدەست هێزەکانی رووسیاوە بوو کە ئێمە سەردانی ئەو شارەمان کرد و ئەو بەشەی کە ئێستا بینیمان لە دکۆمنتاریەکە هەر ئەو بەشە بوو کە من لە نێو شاری خێرسۆن بووم کە لەوێت تەواو هەموو شت گۆڕابوو نیوەی پاسپۆرتی خەڵک کرابوو بە رووسی بە پارەی رووسی کڕین و فرۆشتن دەکرا بەڵام ئەوە دەتوان بڵێم 3 مانگە کە ئەوێ کۆنتترۆل کرایەوە یعنی ئەو زەردە ئەگەر نیشان بدرێ ینی لەلایەن هێزەکانی ئۆکرایناوە کۆنتترۆل کرا لە هەرێمی دۆنێتسک کە دیارە باخموت کاتێک ئێمە لە باخموت بووین لەوێ شەڕ لە سۆلیدار و باخموت بە چڕی بەردەوام بوو یعنی جۆرێک بوو کە ئێمە سەردانی باخموتمان کرد بە نیازی سۆلیدار بووین بەڵام لە ماوەی 3 ڕۆژدا سۆلیدار کۆنتترۆل کرا کە ئێستا بە سۆلیدار و دەتوانم بڵێم 5 شاری دیکەی شار و شارۆچکەی ئەو نزیکانە دەزانین کە لە ئۆکراین گوند و شارۆچکەی گچکە زۆر هەیە چواردۆری باخموت دەتوان بڵێم کۆنتترۆل کراوە سیماگە سەرنج بدەیت ئەگەر هێزەکانی رووسیا بتوانن باخموت کۆنتترۆل بکەن ئەوە واتە ئەو سوورە بە تەواوەتی دەگیردرێ بەڵێ دۆنێتسک بەشێکی بەرچاوی دەگیردرێ و ئەمە ڕێڕەوێکە بۆ چوونە پێشەوە تالای کراماتۆرس کە شارێکی زۆر گەورەیە لە چاو باخموت و سۆلیدار کە ئەگەر تا ئەو شوێنە بڕوا دەتوان پێت بڵم کە ئیدی پاشەکشەکردن بە هێزەکانی رووسیا زۆر ئەستەمە لەبەر ئەوەی ئێستا لایەنی ئۆکراینی دەڵێ ئێمە تەنیا بە مەرجێک دانوستان لەگەڵ رووسیا دەکەین کە پاشەکشە بکات لەو شوێنانی کە کۆنتترۆڵی کردووە دەی ئەگەر سەرنج بدەین ئەمە شتێک نییە کە رووسیا بیاوێ بە ئاسانی دەستبەرداری بێ شارێک و دوو شار نییە وەکو ساڵی 2014 نییە کە تەنیا لە کریمیا و لە چەند شارێکی هەرێمی دۆنێتسک و لۆهانسک ئێستا ناوچەی زیاتری بەدەستەوەیە دنیا لەم شارەدا گەلێک جاران بەحسا ڕۆڵە گروپە واگنێر دەهاتەکردن ئەو گروپە لەبەر چ ڕۆڵێکی دەگەڕێنە چ باندۆرێکی وێ گروپێت لەسەر وی شەڕی هەیە دەتوان بڵێم کە کاریگەری زۆر بەرچاوی بوو یعنی کۆنتترۆلکردنی سۆلیدار و مانەوەی رووسیا لە نزیکی باخموت بە یارمەتی گروپی واگنەر بووە گەرچی وەزارەتی بەرگری رووسیا زۆر جار ئەم شتە ڕەت دەکاتەوە بەڵام گروپی واگنر لە ساڵی 2014 کە بە فەرمی یارمەتی هێزەکانی رووسیایان داوە لە کۆنتترۆلکردنی کریمیا کە بۆ کەسانێک کە زۆر ڕەنگە زانیاریان نەبێت لەسەر واگنر گروپی واگنر ساڵی 2014 پێکهێنرا سەرۆکەکەی پریگوشین کەسێکی نزیکە لە
پوتین و ئەو کەسانی کە ئەندامن لێرە کە بەپێ ئامارەکان لە پێش شەڕی ئۆکراینە بەلانی کەمەوە 5,000 کەس ئەندامی ئەم گروپە بوونە. ئەو زیندانیانە بوون کە لە رووسیا وعدی ئەوەیان پێدرا کە بەشداری شەڕەکان بکەن وەکو گروپێکی تایبەت بۆ یارمەتی هێزەکانی رووسیا. لە 2014ەوە کە توانیان یارمەتی هێزەکانی رووسیا بدەن بۆ کۆنتڕۆلکردنی کریمیا، دواتر ئەم گروپە بەردەوام بوو لەسەر ئەرکی خۆی. لە لیبیا شەڕی کردووە، لە سووریا شەڕی کردووە، لە زۆربەی وڵاتانی ئەفریقی شەڕی کردووە و ئێستا هەموو تەرکیزی ئەوان ئەوەیە کە نیشان بدەن کە چۆن لە سەرکەوتنی ئەم شەڕە کاریگەریان هەبووە، بە تایبەتی لە ناوچەکانی سۆلیدار و بەخموود، چونکە هەر لە سەرەتای شەڕەوە ئەوان دیاریان کردبوو کە لە هەرێمی دۆنێتسک بتوان یارمەتی هێزەکانی رووسیا بدەن بۆی کە بڕۆنە پێشەوە، بۆیە دەتوان بڵێن کە تا ئێستا کاریگەریەکی زۆر باشیە بوو. حکوومەت ئوکراینیا بە خەڵکی وێ دەرێ گوتیە و حتا داویا بەهاری و نەگەرن، یعنی ئەv ئاخافتن گرێدای بدەما بداویاتنا شەڕە یان بۆ چییە؟ دوو شت لە خۆ دەگرێتەوە ئەم قسەی کە بە تایبەتی ینی سەرۆک کۆماری سەرۆکی ئوکراینا داوای لە خەڵ کردووە. یەک ئەوەی کە پێشبینی دەکرێت کە بەلانی کەمەوە ئەم شەڕە بەردەوام بێ، ینی یەکێک لە دەتوان بڵێم ئەو پێشبینیانە کە خەڵکی وا ڕاهێناوە کە پێشبینیەکی خۆشپاوەڕانە بێ تا کۆتایی هاوینە. بەڵام هەرچەند ئەم معادڵەی شەڕە کە ئێستا ئێمە بینین من پێم وانی وا زووش کۆتایی بێ، بەڵام ئەمە شتێکە بۆی کە خەڵک قەناعەتی پێ کە ئەم شەڕە درێژ نییە. دوو ئەوەی کە بەڕاستی ئێستا سیستەمی وزە و گەرمی ئوکراینا پەکی کەوتووە بەهۆی ئەو هێرشانە کە بە بەردەوامی بە درۆن کراوەتە سەر وێستگەکانیان. بۆیە ئەوان دەڵێن ئەم زستانە سەختە و بێگومان لە ئەوروپا و لە تێگۆک ئوکراینا لە بەهاریشدا هەر ئەو سەرما هەست پێ دەکرێت. بۆیە حکوومەت دەیەوێت خەڵک ئەگەر دەیانەوێت بگەڕێنیشەوە تا هاوین نەگەڕێنەوە بۆی کە ئەو لەودە زۆرە کە لەسەر کارەبا و سیستەمی گەرمی هەیە نەبێت. دنیا تو چوی شهر مثلا شهر یکم دومی جهانی و فلان و دمی هم نبود بس من خونده تجربه کمن بس اوی شهری دا تو خود باشتر بوی هنک بیشن هم عالیه کلاسیک شهر هیا هم جی عالیه کی نو هیا چه ازمون هبون مثلا تبخو بچاوی چاوا او شهر دید جدایی وی شهری بچاوا کیه وەکو خۆ دوتت بێگومان مەسا ئێمە کە سەیری فیلمێک دەکەین یا کتێبێک دەخۆینینەوە بە چاڕوونیەکمان هەیە کە ئەو شەڕانە چۆن بۆ لە جەنگی جیهانی یەکەم و دووەم بەلانی کەمەوە، بەڵام ئەم جارە زۆر جیاوازە. شەڕەکان شەڕێکی دەتوان بڵێن کە ئێستا هەمووشت بە تەکنۆلۆژیا لە جیهان دەچێتە پێشەوە. ئەم شەڕە ڕێک ئەوەی نیشانی هەموو جیهاندا کە معادڵەی شەڕ بەگشتی لە جیهان گۆڕدراوە بەکارهێنانی درۆن. بە تایبەتی دەزانین کە رووسیا بۆ هێرشکردن سەر خاکی ئوکراینە لە درۆنی ئێرانی زۆر کەڵکی وەرگرت. درۆنێکە کە سووکە هەرزانە، یعنی تێچووی دروستکردنی زۆر کەمە و کە لە ئامانجەکە دەدرێت، ینی ئامانجەکە دەپێکێتەوە. ئەمە یەک پرسی درۆن. دوو ئەو دەتوان بڵێم ئامێری دەستکردەکانە، ئەو داتایانەیە کە ئوکراین بەکاری دێنێ، ئەو سەتەلایتانەیە کە ئوکراین خۆبەخشەکانی ئوکراین ئەو خەڵکەی کە دەوڵەمەندن پارەیان داوە سەتەلایتیان کڕیوە بۆی کە بتوان جوڵەی هێزەکانی رووسیا لە نزیک سنوورەکانی خۆیان ببینن و هەروەها و ئامێرە دەستکردانە کەوتم لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا بەشێک لە هەڵەکانی هێزەکانی رووسیا لە بەکارهێنانی موبایل بووە. بەڵام ئەمە شتێکە کە ئوکراین بە پاڵپشتی بێگومان ئەو کۆمپانیا ئەمریکیانە کە یارمەتیان دەدەن لە بەکارهێنانی زیرەکی دەستکرد وای کردووە کە ئەوان تووشی ئەو هەڵانە نەبن کە لە بەکارهێنانی موبایلیا بینینی جوڵەی هێزەکانی رووسیا زۆر لە پێشەوەن لە رووسیا لەو بابەتە. دنیا گەلە پرسیارانە بەس دەما مە هیچ نەما ئەز ناچارم ئەو بکەم دیسا گەلک سپاس دکەم بۆ وان زانیارین کو دەما دەدەمە